ناوم شەیدا سەیادە تەلەوەی بەشی فیزیان مەرحەلە چوارم دانیشتووی ناحیەی سیروانم کارگەکەشم هەر لەو ناحیەیە. سەرەتا هەوڵی خۆفێرکردنم دا بە دروستکردنی سابوون لە ماڵەوە پێش 2 ساڵ لە گۆگڵ و ئینتەرنێتەوە دەستم پێ کرد دوای بەشداری دەورەی ئۆنلاینم کرد تا بە تەواتی فێر بووم. اینجا لە ماڵەوە دەستم کرد بە ئیشکردن کە لە ماڵەوە ئیشمە کرد بە شێوازی ئۆنلاین لە ڕێگەی پێیج و ئەکاونتەکانمەوە سابوونەکانم ئەفرۆش بە خەڵکی هەموو شارەکە. دواتر کە هەستمە کرد خەڵک شتێکی بەدڵە ئەوانە حەزم کرد ئیشەکە لە ماڵەوە بێنمە دەرەوە بەرهەمەکانم لە بازاڕەکانە بەردەست بن بەوەی هەموو کەسێ بتوانێت بە ئاسانی بەردەستی بکەوێت. دواتر بەڕێکەوت فۆرمێکم لە فەیسبوک بینی کە ڕێکخراوی و NDP هاوکاری دارایی بۆ ئەو ناوچانە دابین کردووە کە لەژێر دەسەڵاتی عێراق و سووریان تووشی قەیران بوون کوردستانی شێکێک بوو لەو شوێنانە. ئەو ڕێکخراوە بڕەپارەیەکی ئامادە کردبوو بۆ ئەوەی گەنجان بتوان پرۆژەیەکیان هەبێ بیرۆکەکانیان بخەنە کار نزیکەی 300,000 فۆرم 10 کەسیان بۆی دەرەچوو پرۆژەکانیان ئەچۆ بۆ جێبەجێکردن پرۆژەکەی منیش یەکێک بوو لەو پرۆژانە و ئەم کارگەیان پێ دروست کرد لێرەیە. ئێمە لە دروستکردنی سابوونە مادەی سەرەکی کە بەکارهێنین زەیتە کۆمەڵە زەیتێک بە پێی نەوعی سابوونەکە و بە پێی جۆری پێستەکان لەگەڵ چەند مادەیەکی ترا تێکەڵیان ئەەکەین بەم جیازە تێکەڵیان ئەەکەین ئەم جیازە بەکارهێنین بۆ تێکەڵکردنیان دوای تێکەڵکردنەکە ئەیانکەینە ناو قاڵبەکانەوە دوای ئەوە بە پێی جەوەکە بۆ ماوەی 48 سەعات یان 24 سەعات بە پێی هاوین و زستان ئەگۆڕێت دای ئەنین هەتا سابوونەکان ڕەقەبن لە دوای ئەوەی کە سابوونەکانمان بەستی و ئەهێنین لە قاڵبەکە دەریهێنین ئەم جیازە پرێسە بە زەخت سابوونەکە لەناو قاڵبەکە ئەهێنێتە دەرەوە. 6 جۆر سابوونمان بەرهەمهێناوە تا ئێستا سابوونی ڕەشکە و قاوە و کاربۆنی ئاکتیڤ و برنج و زەردەچەوە و جاترە و گەڵای خار هەموو سابوونەکانمان لە شتی سروشتی دروستەکەین بەتایبەت ئەو شتانی کە لەناو کوردستانە بەردەستە و سوودێکیان هەیە بۆ پێست. جیازی سابوونەکان ئەوەیە کە هەرێکەیان نوع زەیتێکی تیا بەکارهێنم تایبەت بە سابوونەکە خۆی و هەرێکێکیان جۆرە گشوگیایەکی تیا بەکارهێنم و هەرێکێکیشان تایبەتە بە جۆرە پێستێک سابوونی زەردەچەوەش زۆرترین داواکاری لەسەرە. بەڵێ بەرهەمهێنانی سابوونەکانم لەژێر چاودێری تەندروستیایە بە ڕەچاوکردنی هەموو ڕێنمایە تەندروستیەکان و هەموو ئەو مادانەی کە بەکارهێنم لەناو سابوونەکەمە لەو شوێنانە ئەیانکڕم کە لەژێر چاودێری تەندروستیان زەیتەکان لەو شوێنانە ئەکڕم کە بە کوالیتی کۆنتڕۆڵە تێپەڕیون سابوونەکانیش کە بەرهەمیانێنم هەمویان بە کوالیتی کۆنتڕۆڵە تێپەڕیون. بۆ ئایندا پلانم کە کارگەکە فراوانتر بکەم جۆری بەرهەمەکانیشم زیاتر بکەم هەلی کار بۆ چەند کەسێک وەرەخسێنین.